دیارە تاجەگوڵینە لەسەر مۆنومنتی شەیدان لە پارکی سامی عەبدوڕەحمان دانێت. تەقینەوەکە لە مۆنومنتی شەیدانی 1 شوبات لە پارکی سامی عەبدوڕەحمان سەرۆک وەزیرانی کوردستان مەسرور بارزانی تاجەگوڵینە دانێ. باخچەیە کە بە خوێنی ئاڵیەوە ئاودرابێ گۆڕێک کە ناوی ئێوەی لەسەر نووسرابێ. تەقینەوەکان وەک دەزانن هەردوو بارەگایلقی دوی پارتی دیموکراتی کوردستان و بەڵبەندی یەکێتی شمالی کوردستانی لە هەولێر کرد ئامان چلیەکەم ڕۆژی جەژنی قوربان خەڵکو ئەندامانی ئەو دوو حزبە سەرکردەکانیان بۆ جەژنە پیرۆزە سەردانی ئەو دوو بارەگایان کرد. بەڵام دوو تەقینەوەکە ڕۆژەکەی هەرێمی کوردستانی وەکو خۆتانەزان لە یادتانە خوێناوی کرد لەو ساڵ ڕۆژەدا وەک دیمەنەکانە بینین لە مۆنومنتی شەیدان 1 شوبات لە هەولێر ڕێو ڕسمەیەک سازەکرێ. ئێستا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی تاجە گوڵینەکەی لەسەر مۆنومنتی شەیدان لە پارکی سامی عەبدوڕەحمان دانا. ئێستا سوورەتی فاتحە لەسەر مۆنومنتی شەیدان 1 شوبات لە پارکی سامی عەبدوڕەحمان دەخوێنێت.